غازەوە ئەمە تقریبا نزیکی 3-4 ڕۆژێکە ئەو گرفتە دروست بووە. ئێمە لەگەڵ بەڕێوەبەرایەتی فرۆشتنی نەوت و کانزەکان قسەمان کردووە بۆ ڕۆژی شەمە ئەم گرفتە کۆتایی دێ و ئێمەش لیژنەکانی سوتەمەنی من بەیانی کۆبنەوەم لەگەڵ کردوون. ئێمە 1-2 حاڵەتمان هەبووە و ئیجرعاتمان لەگەڵ کردوون و گرتوشمانن 1-2 سارەی سویانە گرانفۆش بکەن بۆیە ئێمە لێرەوە دڵنیای هاوڵاتیان دەکەینەوە هەر کەسێک سەرپێچی کرد بە نرخێکی گرانتر بوو ئێمە وەکو لیژنە هاوبەشەکانی قایمەتی قەزای ڕانیە ئیجرعاتی توندیان لەگەڵ دەکەین و دڵنیاشتان دەکەم ئێمە بۆ ڕۆژی شەممە ئەم گرفتە کۆتایی پێدێ و قسە لەگەڵ بەڕێوەبەرایەتی فرۆشتی نەوت و کانزەکان کراوە.